بێگومان بارودۆخی هەرێمی کوردستان و کوردستانی گەورە بە شێوەیەکی گشتی بارودۆخێکی زۆر نالەبارە. سیستەم کارەکان بەتایبەت هێزە ئیقلیمیەکان هەرێمیەکان چ تورکیا بێت چ ئێران و لە پەڕ ئەوانەشە ئەو هێزانەی کە لە دەسەڵاتدان لە باشووری کوردستانە ئەمڕۆکە گەمەیەکی زۆر قێزەوەند دەکەن کە دژی بەرژەوەندی گشتی نەتەوەی کووردە، دژی بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە و بەتایبەت لە باشووری کوردستانە. بۆیە چ تەفگەری ئازادی بێت، چه هەوڵی ناڕازیەکانی گۆڕەپانەکە هەنگ بێت، چ ڕەوتی ڕەوا بێت، چ دەستە و گروپ و لایەنە ناڕازیانەکانی تر هەن، ئەمانە بن زۆر گرنگە پلاتفۆرمێکی گشتی دروست کرێت کە بتوانرێ ئەم هێزە ناڕازیانە کۆکرێتەوە یەکدەنگ و یەککردەوە و یەککار بەرەو داهاتوویەکی ڕوونتر، بەرەو داهاتوویەکی سەقامگیرتر کار بکەن بۆ ئەوەی هەوڵدەن بۆ یەک گۆڕینی ئەم سیستەمە ینی میدیۆکراسیە کە بەرقەرارە لە هەرێمی کوردستان، لە هەمان کاتە گۆڕینی ئەو دەسەڵاتەی کە قۆڕغی یاساکان و قۆڕغی ژیانی هاوڵاتیان دەکات. بەڵێ پلانژێڕێکی هەم نێونەتەوەی هەم هەرێمی هەیە، بە تایبەتی دوای شەڕی ڕوودانی شەڕی ئۆکرانیا و رووسیا. ئێستا بەتەمان ئەو ململانەیە بگۆزنەوە لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خۆتان دەزان کوردستان چەقی ئەو ململانانە یاخود چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە مسۆگەر ئەو ململانانە دێتە ناو کوردستانش. بە تایبەت داگیرکەرانی کوردستان دابەش بوون لە بینی خۆیان لەسەر ئەوەیەدا. هەم خەمی سەرەکیشان ئەوەیە لە ناوبردننی دۆزی کوردستانە، نەک ئاشتەوایی، نەک برایەتی، نەک دۆستایەتی، بە تایبەت دەسەڵاتدارانی ئەو دەوڵەتانەی داگیرکرد. بۆیە لەسەر گەلی کوردستان و بە تایبەتەوە هێزە سیاسیانەی کە هەن لە مەیدانەکە پێویستە بەرنامە ڕێژی خۆیان بکەن بە پێی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەداتن. ئەو گۆڕانکاریانە بەڕاستی بەشێکی ئەگەر هیممەت نەکەین ڕامان دەماری. گەلێک دەستکەوتی چەند ساڵەیە و خوێنی شەهیدان هەیە، ڕەنگە ڕابماڵێتن، ئەوەش کارەساتێکی گەورەیە. بەڵام لەگەر هەموو حالەتێکدا دەبێت ئەو ڕاستیە بزاندرێن بە بەردەوام پلانی گەورە دانرایە بەششی توانیتیان جێبەجێ بکرێتن. بەڵام ئەوە بۆتە هۆکارێکی ئەوەی کە هەم یەکێتی نەتەوەی هەنگەلی کوردستان وشار بێ بە وڵاتی خۆی، بە داگیرکاری وڵاتی خۆی، بە نیشتیمان دابەشکردنی خۆی. بۆیە من بڕوام بە گەلی کوردستان هەیە بە درێژایی مێژوو چەندە زەختی لەسەر کرا، چەندە پلانجێری لە بەرامبەر کرایە، بەڵام توانیەتی خۆی سەر لە نوێ ڕێک بخێتەوە و سەر لە نوێ ئەو بکرێتەوە بێتەوە مەیدانی. ئەم جارش گەلی کوردستان ڕاستە ڕوبەڕووی پلانجێریی هەمە زۆرە دەبتەوە، بەڵام لە توانایدایە خۆی ڕێک بخاتەوە و ئومێدەواری دەستکەوتی زۆرم.